خۆشەویستانم ئەمە ڤیدیۆی دوای کڕینی ژیرە بۆ یاری The Last of Us Part 2 کە زۆرینەتان داواتان کرد تکایە تا کۆتایی بینەر بن وەڵایکی ڤیدیۆ لەبیر نەکەن و کۆمنتیش بنووسن چونکە دروستکردنی و جۆرە ڤیدیۆیانە بەڕاستی کارێکی زۆر ئەستەما و زەحمەتە ماندووبوونێکی زۆری پێوەیە کاتان دەکەم لایک و کۆمنت لەبیر نەکەن سەبسکرایب چناڵەکەشم بکەن و هەروە ڤیدیۆیەکە شێر بکەن تاوەکو گەر بینەرێکی باشی هەبێ بەردەوام دەبم لە دروستکردنی و جۆرە ڤیدیۆیانە. زۆرێک لە فیلم و یاریەکان بەردەوام هەوڵ دەدەن لە ڕێگەی چیرۆکەوە گەیمەرانیان بینەران سوپرایز بکەن و شۆکیان بکەن. هەندێک جار سوپرایزەکە بە شێوەیەکی زۆر ئەرێنی دەشتێتەوە سەر یاریەکە یان فیلمەکە، بەڵام هەندێک جاریش زۆرینەی خەڵکی تووڕە دەکات چونکە خەڵکی چاوەڕوانی شتێکی دیکە دەکەن لەوەی پێیان نیشان دەدرێت. ئەم شتە بەسەر یاری The Last of Us Part 2 هات. ستودیۆی ناکی دۆک هەوڵیدا هەمووان سوپرایزی چیرۆکێکی پڕغەم و پەژارە و تۆڵەسەنەوە بکە. هەندێک کەس وتیان ئەمە باشترین یاری چیرۆکیە لە مێژوودا، هەندێکیش وتیان نەخێر چیرۆکەکە زۆر خراپە. لەو راپۆرتە باسی چیرۆکی یاری The Last of Us Part 2 دەکەین بە ستایڵی دوای کڕین. بۆیە ژاگەداری سپۆیلەر بن. بەش یەکەم یاری The Last of Us چیرۆکی جۆڵ لەگەڵ ئێلی بە شێوەیەک دەجێڕێتەوە کە با جۆڵ دەبێتە باوکێکی ڕۆحی بۆ ئێلی، چونکە جۆڵ کچەکەی خۆی لە سەرەتای یاریەکە لەدەست دەدا، بۆیەش نایەوێ بە هیچ شێوەیەک ئەو غەم و پەژارەی توش بێتەوە، بۆیەش زۆر ئاگداری ئێلی دەبێت. لە جیهانێکەوە بۆتە قیامەتی زۆمبیەکان تاکە چارەسەری ئەو جیهانەش خوێنی ئێلیە لەلایەن پزیشکەکانەوە دەربێنرێ و چارەسەر و ڤاکسینی دژی ئەو زۆمبیانە لێ دروست بکرێت. بەڵام لە کۆتایی یاریەکە جۆڵ تێدەگا کە ئەو نەشتەرگەریە ئێلی دەکوژێ، بۆیەش جۆڵ بڕیارێکی زۆر خۆویستانە دەدا دەچێت هەوای پزیشکەکان دەکوژێ و ئێلی ڕزگار دەکات. لە کۆتایی یاریەکە گەیمەران سەریان لێ دەشێوێ ئایا جۆڵ خراپەکاری گەورەیە و چیرۆکەیە یان پاڵەوانە، چونکە گەر هێشتبای ئێلی بمرێ ئەوە جیهان لەوانەیە ڕزگاری بووە لە دەستی ئەو زۆمبیانە. بەڵام لەبەرەوەی ناوێ هەمان ئەو هەستە پڕغەم و پەژارەی لە دەستدانێکی دیکە بچێژێ بڕیار دەدا ئێلی ڕزگار بکە. جۆڵ درۆ لەگەڵ ئێلی دەکا، دەڵێ پزیشکەکان وتیان چارەسەر نییە، واتە بێڵی ناڵێ هەمووانی کوشتووە. بەشی یەکەم کۆتایی هات کە گەیمەران لەسەرەوە کۆکن ئەو چیرۆکەی بەشی یەکەم باشترین چیرۆکی قیامەتی زۆمبیەکانە لە مێژوودا لە ناو یاریەک یان فیلمێک. لێرەوە بەشی دووەمی یاری The Last of Us دەست پێ دەکات. چەند ساڵێک دوای ڕووداوی پزیشکەکان ئێلی گەورە بووە لەگەڵ جۆڵ و چەند ڕزگاربێکی دیکە کۆمەڵگەیەکیان دروست کردووە بە ناوی جاکسن. شتەکان لەو ناوچەیە برە و باشی دەڕوا، بەڵام پەیوەندی نێوان ئێلی و جۆڵ زۆر ساردا وەگەوەیە هاوڕێتیان زۆر کەم بووە، چونکە هێشتا لە یاریەکە نیشانی هەداوە، بەڵام بە فلاش باکێک دواتر دەزانین کەوا جۆڵ ڕاستیەکانی بێڵی وتووە و پێی وتووە ئەو پزیشکەکانی کوشتووە، نەیهێشتووە خوێنی ئێلی دەربێنن بۆ دروستکردنی ڤاکسین. ئەم قسەی جۆڵ و ڕاستیەکە ئێلی تێک دەدا چونکە ئێلی وا بیری دەکردەوە مەبەستێکی لە ژیاندا هەیە، بەڵام ئەو مەبەستەی لەلایەن جۆڵەوە لەناو برترا. ئێلی جۆڵی وەکو کەسێکی خراپەکار دەبینێت، تەنانەت پێی دەڵێن ناتوانێت هەرگیز لێی خۆش بێ، بەڵام هەوڵ دەدا لەگەڵ ئەو ڕاستیە ژیان بەسەر ببە. لێرەوە گەیمەران کارکتەرێکی نوێ دەناسن بە ناوی ئابی و بە شێوەیەکی سوپرایز بیاری بە ئابیش دەکەی کە هەر لە سەرەتاوە کە ئابی دەڵێ بە دوای کەسێک دەگەڕێ و دەیەوێ بیکوژێ. جا لە کاتی یاریکردن بە ئابی گەیمەر بۆی بە دیار دەکەوێ ئەو کەسە جۆڵە. ئابی جۆڵ دەدۆزێتەوە و دەستگیری دەکا و لەبەر چاوی هەمووان تەنانەت بەرچاوی ئێلیش جۆڵ دەکوژێ. جۆڵ ئەو کەسەی دوو یاریە گەیمەران وەکو پاڵەوانی یاریەکە سەیری دەکەن. لە سەرەتای بەشی دووەم لەلایەن کەسێکی نادیار و نەناسرا و دەکوژرێ. ئەو دیمەنە
وەکووە وایە لە سەرەتای یاری گادۆڤار یاخود لە سەرەتای فیلمێکی وەکو تایتانیک کرۆیتۆس بکوژرێ یان جاک بمرێ بۆیەش خەڵکێکی زۆر لەو چیرۆکە تووڕان تاوەکو ئێستاش. بێگومان دواتر یاریەکە بۆمانی ڕوون دەکاتەوە کەوا ئابی بە خۆڕایی جۆڵی نەکوشتووە، بەڵکو باوکی ئابی یەکێکە لەو پزیشکانەی کەوا ویستی نەشتەگەری لەسەر ئێڵی بکە و جۆڵ باوکی ئابی لە کۆتایی بەشی یەکەم دەکوژێ و ئابیش لە هەموو ژیانی ڕاهێنانی کردو و خۆی ئامادە کردووە جۆڵ بدۆزێتەوە تۆڵەی باوکی بکاتەوە. تۆڵەسەندنەوە فیلمی ئەو یاریە، بڕبڕی پشتی ئەو یاریە. ئێڵی دەیەوێت تۆڵەی کوشتنی جۆڵ لە ئابی بکاتەوە. ئابی تۆڵەی باوکی کردەوە. ئەوەی جێگەی سەرنجە بیرکردنەوەیە لە بلیمەتی ئەو یاریە ئەوەیە. یاریەکە بەردەوام بە دوو کارکتەری جیاواز یاریت پێ دەکا. ئێڵی و ئابی هەردووچیان بە دوو نیگای جیاواز هەوڵی تۆڵەسەندنەوە دەدەن، هەردووچیان هەوڵی پاکبوونەوە دەدەن. ئێڵی لە ڕێگەی گرنگیدان بە دینا و منداڵەکەی هەوڵ دەدا ڕۆحی پاک بکاتەوە. ئابی لە ڕێگەی گرنگیدان بەو منداڵە و خوشکەکەی هەوڵ دەدا ڕدێمشن و پاکبوونەوە بەدەست بێنێ. هەردوو کارکتەر پاڵەوانی ئەو چیرۆکەن و خراپەکاری ئەو چیرۆکەن. ئەو یاریان زۆر بە بلیمەتی لایەنگری کەس ناکە، کامیان باشە و کامیان خراپە. جاوا ئەستەمە هیچ فیلمێک و یاریەک شتێکی وا بەدەست بێنێ. تۆڵەسەندنەوە و گەیشتن بە ئەنجام. بێگومان ئێڵی هەوڵی دۆزینەوە و کوشتنی ئابی دەدا. ئابیش لە دوای کوشتنی جۆڵ هەوڵ دەدا یارمەتی گروپەکەی خۆی بدا لە ژیاندا بمێننەوە. ئەمانیش وەکو ئێڵی کۆمەڵگەی جاکسن ژیانیان هەیە، بێکەوە دەژێن. یاریەکە زۆر بە جوانی ئەو لایەنەش نیشان دەدا کاتێک چیرۆکی هەردوو لا بێکتری دەگا گەیمەر بە کارکتەری ئابی یاری دەکا دەبێت لە دژی ئێڵی شەڕ بکەیت کە شتێکی زۆر سەرشێتانەیە. دەبێ هەڵی کوشتنی ئێڵی بدەیت کە کەیمەرانی یەکجار زۆر تووڕە دەکات چونکە یاریەکە وا لێ دەکات تووڕەبی. جا لەو کاتە کەوا ئابی لە ئێڵی خۆش دەبێ و ئێڵیش واز لە ئابی دێنێ. ئێڵی لەگەڵ دینا و منداڵەکەی لە ناو چێلگەیەک ژیانێکی یاسایی دەژین. لە کۆتاییدا ئێڵی هەوڵ دەدا ئارامی دەستکەوێ، بەڵام ڕۆحی ئێڵی هێشتا دانەمرکاوەتەوە و هێشتا هەوڵی تۆڵەسەندنەوەی مردنی جۆڵ لەبیر ناکە. ئێڵی زانیاری دەست دەکەوێتەوە ئابی لە ناوچەیەکە دەچێتە ئەو شوێنە دەبینێ ئابی لە خراپترین دۆخە لەلایەن گروپێکەوە دەژی کراوە و گازی زۆمبیەکانی پێکەوتووە و زۆری لێدراوە. بەڵام ئێڵی هەر دەیەوێ ئابی بکوژێ. دوای شەڕێکی قورس ئێڵی بڕیار دەدا ئابی نەکوژێت چونکە گەر ئێڵی ئابی بکوژێ ئەو منداڵێ لەگەڵ ئابیە لە داهاتووەویش هەوڵی کوشتنی ئێڵی دەداتەوە، هەوڵی تۆڵەسەندنەوەی دەداتەوە. ئێڵی بڕیارێکی یەکجار قورس دەدا کە وازە تۆڵەسەندنەوە بێنێ. ئێڵی دەگەڕێتەوە ماڵەکەی، دینا و منداڵەکەی جیان هێشتووە، خۆی و گیتارەکەی ماوەتەوە کەوا و گیتارە دیاری جۆڵە. ئێڵی دوو پەنجەی لەدەستداوە و ناتوانێت گیتارەکە بژەنێ وەگە و مانایە دەداکەوە ناتوانێت یادگاریەکی جۆڵ کار پێ بکە. بۆیەش گیتارەکە جێدەێڵێ. بەو مانایی ئیدی تەواو جۆڵی جێهێشت و بەرەو ژیانێکی نوێ دەڕوا. ئەمە چیرۆکی یاری The Last of Us Part 2. پێم وایە یەکێکە لە باشترین و جوانترین چیرۆکەکان. ڕاستە چیرۆکە بە شێوەیەکی ڕاست نەجێڕدراوەتەوە، فلاشباکی زۆر تێدایە بە شێوەی فیلمی پۆڵ فیکشنە، بەڵام چیرۆکەکەی زۆر باشە گەر یاریەکە تەواو بکەی. پێشەوەی یاریەکە تەواو بکەی نابێ بڕیاری لەسەر بدەی. ڕاستە مردنی جۆڵ ناخۆشە، بەڵام زۆر ناوازەیە گەر کەسێک لە ناو یاریەک بکوژی ئاکامی هەبێ. ئەو کەسەی جۆڵ کوشتی باوجی کچێکە، کەسێکی باش بووە و جۆڵیش کارکتەرێکی باش بوو، بۆ باشەش ئەو کارەی کردووە. بەڵام یدی جیهانیش هەروایە، هەرگیز چاکە و خراپە هەندێک کات لە یەکتری جیا ناکرێنەوە. لە کۆتاییدا دەڵێن یاری The Last of Us Part 2 یاریێکی نایابە شایانی کردنە.